بینەرانی زیێدە عزیزی کەناڵی کوردستان 24 و پاسی یادگار سڵاوتان لێبێت. ئەمڕۆ بەرنامەکەمان تایبەت کردووە بە کۆمەڵێک پرسی گرنگ. هەر لە ئێستەوە پێتان ئەڵێم کە من دوو میوانی ئەزیز و بەڕێز و ئاگادار لە بەرنامەکەم حزوریان هەیە. هەرێک لە بەڕێزان دکتۆر ئامانج ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بەخێر بن، واروها جەنابی دکتۆر فەرسەت سۆفی پەرلەمانتاری خولی پێشوو لە پەرلەمانی کوردستان ئێوەش بەخێر بن سەرچاوم. مەبەستمە لەسەر کۆمەڵێک پرسی گرنگ قسە بکەین، ینی ئەوەی جێی سەرنج بوو لە ماوەی کەمتر لە 12 سەعات ڕیکلامکردن بۆ بەرنامەکە زیاتر لە 450 کۆمنت هاتووە لەسەر پرسە جیاوازەکان، هەر لە دوایەوەی کەوتراوە کە پاشەکەوتی موچە هەڵەگیریە. پرسیاری دامەزراندن ئەکرێت، دامەزراندنی گشتی، پرسیاری پلە بەرزکردنەوە ئەکرێت، پرسیاریەوە ئەکرێت کە ئایا ئەم لابردنی پاشەکەوتە کاریگەری لەسەر موچەی یەکەی پاسەوانی تایبەت هەبێت، ئەوانیش ئەگرێتەوە قسە لەسەر گرێبەستەکانەکەن، قسە لەسەر ئەوەی تایبەتە بە دۆخی گشتی هاوڵاتیان لە هەرێمی کوردستان و بوژانەوەی بازارەکان و وارووا قسە لەسەرەوەکەن کە ئایا حکوومەتی داهاتوو ئەتوانێت چی پێشکەش بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان کە بێگومان قسە لەسەر دۆخی خانە نشینەکان و سندوقی خانە نشینی و پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا و ئەوەی ئەوترێت کە هەیکەلی حکوومەتی داهاتوو تا ڕادەیەک نازانم بچووکەکرێتەوە تەرشیق ئەکرێت چی لێ ئەکرێت. ئەوەش هەرمە بەستمە لەگەڵ دکتۆر فەرسەتە قسە لەسەر ئەوەش بکەین، بێگومان لەگەڵ جەنابی دکتۆر ئامانجیشە ئەو پرسانەی کە تایبەتە بە حکوومەتی هەرێمی کوردستان و ئەنجومەنی وەزیران گفتوگۆی لەبارەوە ئەکەین. من زیاتر ناڵێم لە چمەلای جەنابی دکتۆر ئامانج دکتۆر با لەو باسەوە داخل بین، چونکە ئەمە تەنها باسمان نابێت و باسی زۆرترمان هەیە ئەمڕۆ قسەی لەسەر بکەین سەبارەت بە هەڵگرتنی پاشەکەوتی موچە. پاشەکەوت هەڵگیرە ئەمڕۆ کە ئەم بەرنامەدا ئەبەزێت چەند وەزارەتێکیش موچەی خۆیانیان بەبێ پاشەکەوت وەرگرتووە، دوای ئەوە چی؟ بەڵێ خۆی ئەم پرسیارە زۆر بەجێیە، چونکە پرسیار لە مێشکی خەڵک دروست بووە ئایا ئەم بابەتە بەردەوامی دەبێت یان نا. ئەو خاڵانە چین کەەوە ئاکات زەمانەتی ئەو هەبێ کە مانگانە سی ڕۆژجارێک خەڵک موچەکەی خۆی وەکو جاران وەرگێ پێش بڕینی بەشە بۆ هەرێمی کوردستان واتە ئەو لیستەی ساڵی 2013 کاری پێدەکرا. من ئەگەر لێرەوە دەست پێ بکەم زەمانەتەکان چین. یەکەم پێم وایە ئێستا لێکتر گەیشتنێکی باشتر لە نێوان هەردوو حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی فدرالی هەیە و ئەوەشی کە بەڵگەیە بۆ ئەمە قانونی بودجەی ساڵی 2019 عراقی فدراڵە کە لێرەوە من دەمەوێت دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە بکەم کە بە دڵسۆزانە بەشداریان کرد لەوەی کە قانونی بودجەی ساڵی 2019 جیاواز بێ لە قانونی بودجەی ساڵی 2018، چونکە ئەگەر دوای پێت خۆش بوو من هەر بەراوردکاریکی شەکەین دەبێنی قانونەکانی بودجەی دوای ساڵی 2014 لە بەغدا و قانونی ساڵی 2019 و لەناو ئەم قانونە تەخسیساتی پێویست تەرخانکراوی پێویست بۆ هەردووان زەمانەکە بۆ هەرێمی کوردستان دەستنیشان کراوەکە بۆ موچەخۆرانی هەرێمی کوردستان لەگەڵ موچەی پێشمەرگە 522 میلیارد تەرخانکراوی بۆ کراوە. ئەمە یەکێکە لە زەماناتەکان و سەرنجدا بێت جگە لە بڕیاری هەڵوەشانەوەی بڕیاری پێشووتری ئەنجومەنی وەزیران کە 3 ساڵ پێش ئێستا درا سەبارەت بە پاشەکەوتکردن، بڕیاری ژمارە 242 دەرچوو کە حکوومەتی ئیلزام کردو ئەنجومەنی وەزیران لە ڕێگەی ئەنجومەنی هەرێمی بۆ کاروباری نەوتوگاز کە دەست بکات بە دانوستان و گفتوگۆی جددی لەگەڵ هاوتەکانیان لەگەڵ لە حکوومەتی فدرالی بۆ ئەوەی کە بگەینە چارەسەرێکی ڕیشەیی لەسەر مەلەفی نەوت و لەسەر مەلەفی دارایی. چونکە منیش لە جێگەی بەڕێز دکتۆر عادل عەبدولمەهدی بم لە جێگەی حکوومەتی فدرالی بم دەبێ دیڵەکە یاخود پەیوەندیەکە لە هەردوو لاوە سەرکەوتوو بن و پێشم وایە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەوەی کە من ئاگادارم و لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانیش گفتوگۆی لەسەرکرا حکوومەتی هەرێمی کوردستانیش زۆر جددیدانەتر لە جاران دەیەوێت کە بگاتە چارەسەری ڕیشەیی، بەڵام لە چوارچێوەی دەستوری عراقی فدرال و بە ئاراستەی دابینکردنی بودجە و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان. بۆیە پێم وایە ساڵی 2019 بۆ ئەو مانگانەی کە ماونەتەوە دانوستان و گفتوگویەکی جددی دەست پێ دەکات. پێم وایە لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی فدرالی بە ئاراستەی دۆزینەوەی چارەسەری ڕیشەیی هەم لەسەر مەلەفی نەوت هەم لەسەر مەلەفی دارایی بەو هیوایی لە ساڵی 2020 چیتر ئێمە بەم شێوەیە ئێستا کە خەڵک هێشتا ئارامی لە هەزریانیە کە ئەم بابەتە بەردەوام دەبێ. پێم وایە لە ساڵی 2020 لە قانونی بودجەی فدرالی باشتر لە قانونی 2019 ماف و بودجە و شایستەدارەکانی هەرێمی کوردستان
و دەستوریش بەڕاستی زۆر بەوازەحی چوارچێوەی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فدرالی دەستنیشان کردووە لە مادەکانی 111 پێم وایە ئێمە لە چوارچەوە دەستوریەکەدا حکوومەتی هەرێمی کوردستان لایەنی تەرەفی زەعیف نییە، بەڵکو دەستور زامنی دەسەڵاتەکانی هەرێمی کوردستانە چ لە بواری دارایی چ لە بواری نەوت. زۆر باشە بێگومان ئەگەڕێمەوە وڵاتان بۆی ورتر لەسەر ینی خاڵەکان یەکێک ورد بکەینەوە. دیارە من بۆی بیریشم نەچێتەوە دکتۆر فەرسەد دکتۆر ئامانج، من ئەمڕۆ کۆمەڵێک گەنج کە هەریەکەیان لە بواری خۆیانە شارەزاییان هەیە، کۆمەڵک خوێندکارن لێرە حەزوریانەیە ئەوانیش لەگەڵ منە بەرنامەکە پێشکەشەکەن خێراتنی ئەوانی شەکەم سەرچاوم هاتن. دکتۆر فەرسەد یەکێک لەو نیگەرانیانەی هەیە و دکتۆر ئامانج تا ڕادەیەک ئاماژەی پێدا ئەوەیە کە حکوومەتی بڵێنم حکوومەتی ئێستا وردە لە ڕۆشتنایە و لە ماڵاواییکردنای حکوومەتێکی نوێ دێت. ئەم حکوومەتە نوێیە قورسایەکانی سەرشانی چی ئەبێت سەبارەت بە دابینکردنی مافی موچەخۆران و بژانەوەی بازار و بەردەوامیدان بە دابشکردنی موچەسی ڕۆژجارێک و بەبێ پاشەکەوت ئەلم ڕۆوە جەنابیشتان ڕوونکردنەوە بدەن گرنگە بێ بۆ وڵاتیان. بەناوی خوای گەورە و میهرەبان زۆر سوپاس سڵاو بۆ بینەران و ئەو میوانە بەڕێزانە و کار دکتۆر ئامانج و پێم وایە ئێمە ئێستا لە قۆناغێکی نوێداین. ئەو قۆناغی تێپەڕاندنی تاڕادەیەک ئەو قەیرانە سەختە بوو کە هەرێمی کوردستانی گرتەوە و بەداخەوە خەڵکی کوردستان زۆر ئازاری چەشت و ڕوودۆخێکی زۆر نەخوازرا و ڕوویدا. ئێمە دەبێت بگەڕێنەوە بۆ پێش دۆخی قەیران و دۆخی قەیران و دوای قەیران. بۆیە بەڕاستی ئێستا حکوومەتی نوێی هەرێمی کوردستان دەبێت استراتیژێکی گەورەی هەبێ. ئەویش ئەوەیە دەبێت بیر لەوە بکەینەوە کە ئێمە ڕۆژێک لە ڕۆژان لەوانێت جارێکی تر سعرینەوە دابەزێتەوە بەروەکو چۆن لە هەشتایەکان هاتە $20 و ئەمانە لە نۆهۆتەکان هاتە خوارێت چووە سەرێ. ئێستا ئێمە لە 2019 بە دووری مەبینێت چەند ساڵێکی تر جارێکی تر سعرینەوە دابەزێتەوە، بە دووری مەبینە جارێکی تر ئێمە لەگەڵ ئەو دۆخە نەخوازرا و نامستەقیڕی عراق لە ڕابردوویەکی نزیکیش ڕوویدا تووشی قەیرانێکی تر ببینەوە هیچ شتێک مستحیل نییە و ممکنە جارێکی تر ئەم دۆخە لەگەڵ عراق دروست بێتەوە. ئینشاڵڵا ڕوو نەدا، بەڵام بۆ ئەم قسەیە دەکەم بۆ ئەوەی کە ئێمە حەلی جزری حەلی بنەڕەتی بدۆزینەوە بۆ ئەوەی جارێکی تر تووشی ئەم قەیرانانە نەبینەوە کە تووشی بوونەوە. ئەمەش بە کۆمەڵێک خاڵ دەکرێت کە دەبێ قسەی جدی لەسەر بکەیت. یەکەمیان ڕێخستنەوەی کەرتی وەزیفەی گشتی و ئیسلاح و چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی بەوەی کە ئەوەی ئیشەکات ئەوەی داوامەکە موچە وەربگرێ، ئەوەی داوام ناکەوە ئەوەی ئیش ناکەوە ئەوەی بارە بەسەر ئەم میلەتە ئەمانە موچە وەرنەگرن. ئەوەی کە هەر کەسەی کە حەقی خۆی وەربگرێ، کەسێک ماندووە دەرماڵەیەکی مستحقە وەری بگرێ، کەسێک ماندوونیە ئەمە وەرنەگرێ. ئەمە جۆرێک لە عەدالەت و لە دادپەروەری و لە مەسەلەی ویجدانیش دروستەکە لە کۆمەڵگاکەی ئێمەدا. و کەسێک شەهیدە کەس و کارەکەی موچەی شەهیدانە وەربگرێ، ئەوەی شەهید نییە موچەی شەهیدانە وەرنەگرێ. دەکرێت ڕێعایی ئیجتیماعی بکرێ، بەڵام ناکرێ کەسێک زیندانی سیاسیە بە کێبل لێی دراوە زیندانی بووە موچەی زیندانی سیاسی وەربگرێ، بەڵام ئەوانەی لەسەر شتی تر گیراون و ئێستا داخلی ئەمنستەکراون پاک بکرێتەوە. کەسێک کە بەغدای لێ بکرێت سە بەغدا ئەڵێ لیستی موچەخۆرانی ئێمە ئاوایە ڕێعایی ئیجتیماعی ئاوایە زیندانیانی سیاسی ئاوای خانشینەوە ئێمە هەمووی ئەمە وردەکاریە. کەسێک کە بەرپرسێکە و خەتەری ئەمنی لەسرە چەند کەسێکی لەگەڵ بێ با لەگەڵی بێ، کەسێک کە مردووە و بەناوی بەرپرس بەدەیان کەس لەگەڵیەتی و مەزرعەکانیان پێدەکێڵن ئەمانە وەکو میرات بکرێتەوە، ئەمە ڕێک بخرێتەوە. بۆیە بەدەستبردن بۆ ئەم شتانەی گوتم و چەندان شتی تر ئێمە دەتوانین کەرتی وەزیفەی گشتی ڕێک بخەینەوە، چاکسازی تێدا بکەین. خوانن خواستە ئەگەر قەیرانێکی تری شاتوشی ئەو کارەساتە نەبین کە جاری ڕابردوو تووشی بین. لەوە گرنگتر چییە؟ ئەوەیە کە ئێستا جێیشێکی گەورە لە خەریزمان هەیە، لە دەستی کارمان هەیە، لە بەتاڵەمان هەیە. ئەمە چۆن و ئەم حکوومەتەی داهات و بێ پلانێکی هەبێ، ئەمەش تەنها و تەنها بەوە دەکرێت واتە ئەگەر تەنها و تەنهاش نەبێ، بەڵام سەدانەوەتی بەوە دەکرێت کە ئێمە گرنگی بە کەرتی تایبەت بدەین و کەرتی تایبەت تەشجیع بکەین. من تەجروبەی مالیزیام وەرگرت، تەنها بەهێنانی 15,000 کۆمپانیای ئەژنەبی بۆ مالیزیا توانیان 3 ملیۆن کەس بخەنە کار، دەستی کاری ناوخۆیی مالیزی بە ئیشیان خست. بۆیە ئێمە بەڕاستی ڕاستە توانرا ئێستا لەم قۆناغا و زۆر دڵخۆشکەرە و سوپاسی حکوومەتی هەرێمەکەین، سوپاسی ئەو ڕەفیق و دۆستانەمان دەکەین لە حکوومەت کە بەم کارەمان بوون لە بەغدا. لێرە ئەمە مەسەلەیەکە زۆر گرنگە، زۆر جێگای دڵخۆشیە، بازاری بژاندوتەوە. بەڵام
بەڕاستی پێویستمان بەوەیە جگە لە نەوت اعتیمادی کولی بکەینە سەر مەسائلی تری وەکو زراعە وەکو سیاحە وەکو سناعە و تشجیع بکرێت بۆیە پرسیارەکە زۆر گرنگە حکوومەتی داهاتوو دەبێت استراتیژێکی هەبێ نەوت تا سەر زەمانەت نییە فەنزەویل لە تەنها اعتیمادی کردە سەر نەوت ئێستا مریشکێک بە چیلۆیەک پارەی فەنزەویلیە. پرسیارێکی دیکە سەبارەت بەو پرسە حکوومەت یاریێمی کوردستان بیری لەوە کردوتەوە کە ئێستا لەم هەفتەیە و تا ڕۆژانی دواتر موچەی مانگی 12 دابەشەکرێ موچەکانی مانگی 1 و 2 3 بە چ میکانیزمێک دابەشەکرێت چکە ئەمە پرسیاری خەڵکە و هاتووە بۆ من. بڵێ خۆی پێش وەڵامی ئەو پرسیارە گەر ئیجازەم بدەیت تاوان برای بەڕێزم کاک دکتۆر فەرسە زۆر جوان پەنجەی خستە سەر خاڵە گرنگەکان دیسان دێمەوە سەر پرسیاری یەکەمت خەڵک لە دڵە ڕاوکەیە ئایا ئەم بابەتە بەردەوام دەبێ یا بەردەوام نابێ لە گۆڕینی کابینە هەڵوێستەکان چۆن دەگۆڕێ من دێمەوە سەرەوە ئەم بڕیارەماندا لە ڕۆژی پێنجشەممە کە ڕۆژی هەینی کە بڕیارماندا وەکو ئەنجومەنی وەزیران دەزانی موچەخۆری شایستە و ناشایستە وەکو یەک سوودیان لێوەرگرت چکە تا ئێستا لیستەکانی خانەنشینی و موچەخۆران لای ئێمە پاک نەکراوەتەوە بەداخەوە ئەو قانونی چاکسازی کە لە موچە و خانەنشینی چوە پەرلەمانی کوردستان ڕای بەڕێزم کاک دکتۆر فەرسەد پێکەوە ئێمە هەر پێش چەند مانگێک پێش ئەوەی کە قانونەکە برینە ئەوێ پێکەوە کارمان دەکەن بەڕاستی ئەو پرۆژەیەکی نیشتیمانی بوو هی هەمومان بوو هی پەرلەمانتارەکان بوو هی دیوانی چاودێری دارایی بوو هی دەستەی نەزاهە بوو هی قەزا بوو هەمومان پێکەوە ئیشمان لەسەکە بەڵام بەداخەوە بەهۆی ئەو مادەسەیە کە تایبەت و بە خانەنشینی ئێمە ومانان و پەرلەمانتاران و ئەوانە یاساکە ڕووناکی نەبین هێرچەنە یاساکە ژمارەشی وەرگر ژمارە 4 ساڵی 2010 ئێمە ئەگەر ئەو یاسایە جێبەجێ بکەین موچەخۆری شایستە لە موچەخۆری ناشایستە جیا بکەینەوە کە دەڵێ موچەخۆر چێ پێشمەرگەی شایستە کەم ئەندامی شایستە کە سوکاری شەهیدی شایستە پۆلیسی شایستە پێشمەرگەی شایستە ئەمانە هەمویان خانەنشینی شایستە جیا بکەینەوانێ بڕوا بێنێک دەتوانی بەبێ پاشەکەوت پارە بدەیت دەتوانی بە شێوەیەکی بەردەوام بتوانی ژیانی خەڵکیش بەرەو باشتر بەری ئەو بڕەپارەیە دینارەش بە هەدەردانش کە باسەکرێ بە ناشایستەی ئەڕوا هەر ئەوەش معالەجە کراوە لەو بێگومان دەبێت سەر لە نوێ تو ئەتوانی دەرگای دامەزراندن بە بەڵام بەو ستایلە ناکەی کە حیزبەکان لە ساڵانی پێشوو کردویان هەمیشە ئێمە خەڵکیان دامەزراندووە لە وەزیفەی گشتی وەکو دۆزینەوەی سەرچاوی بژێوی بۆ خەڵک بۆیە کەرتی وەزیفەی گشتی ئێستا لەگەڵ سۆشیال تێکەڵ بووە کاگیان لە هەموو دنیا سۆشیال هەیە و کەرتی وەزیفەی گشتی هەیە من پێم وایە بەوەی کە جیاکردنەوەی موچەخۆری شایستە لە ناشایستە پێمان وایە جارێکی ترێمە ئەتوانین ریسترەکچەرینی کەرتی وەزیفەی گشتی بکەین بە جۆرێک کە مانە حەقیقەکە بۆ وەزیفەی گشتی بگەڕێنەوە ئەو کەسانشی کە ناشایستن و بێ موچە دەبن دەکرێت بە ڕێگەیەکی تر ژیانیان دابین بکرێت ئەوانش خەڵکی ئەم وڵاتن ئەوانش هاوڵاتی ئەم وڵاتن بەڵام نەکتۆبێ بیخیتە کەرتی وەزیفەی گشتی کەرتەکە شتێک بدەیت پارە بەرامبەر کلێ بەرامبەر شتێ وەربگرێت کە نایکات بەڵێ بۆیە من پێم وایە پەیوەندە سیاسەکەی بینی هەولێر و بەغدا تەرخانکردنی پارەی پێویست ناو قانونی موازنەی 2019 کە 522 ملیارە کە 205 ملیاری لەوەی 2010 زیاترە ئەگەر مقارنەی بکەیت چکە 370 ملیار بوو سێمیشان چاکسازی پێم وایە ئەم سێ خاڵە ئەتوانین بڵین و ئەوشی من بینیوە بەڕاستی یاسا چاکسازەکە چۆت بۆتە بڕگەیەک لە ڕێککەوتن نامەی هەموو ئەو حیزبانی کە ئێستا بەشداری ئەەکەن لە دروستکردنی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ئەلی ئەشتارکی پەرلەمان ماوە چکە برای بەڕێزم کاک دکتۆر فەرسەد دەزانێت لە ڕووی عورفی پەرلەمانیەوە هەموو پرۆژە قانونێک کە ئەبێ بگەڕێتەوە جاریش کە بۆ کابینەی تازە و پێشم وایە ئەوەی من جۆم لە کابینەی نوێ نەک پێی وایە گۆڕانکاری ئێوە گۆڕانکاری بە ئاراستەی دەوڵەمەندکردنی قانونەکە ئەنجام بدە دەبێت لە ئەوەی کە من بیستمە لە 100 ڕۆژی یەکەمی دەست بەکاربوونی کابینەکە یەکێک لەو پرۆژە قانونیانەی کە زۆر قسەی لەسەر دەکرێت بە پەلای یەکەم قانونی چاکسازی بێ کە جارێک کە بچێتەوە پەرلەمانی کوردستان لەگەڵ دکتۆری لە پەرلەمانەوەی اینجا من وەڵامی فەربوورە من پرسیارم لەسەر کەسی وەزیفەی گشتیش زۆر پرسیارەکەی دووەمی کردێت وتت ئەوەی بەڵێ ئەوە گرنگ بوو ببوورە ئەوەی تایبەت بوو بەوەی هاوڵاتیان دەڵێن ئۆکەی ئەمە زانیمان مانگی دوانزەمان پێدرێ 1 و 2 3 خۆی لە مانگی سێ ئەمە طبعاً خۆی ئەگەر سەیری مانگەکانی 1 و 2 3 بکەی ئیلاقی بە 2010 نییە لە 2010 هەموو موچەخۆرێکی هەرێمی کوردستان موچەیەکی وەرگرتووە بە پاشەکەوتکراوی باش 30 ڕۆژ جارێک موچەیەک دراوە لە 2010 ئەم سێ مانگە زەحفی ساڵەکانی پێشووترە طبعا من نامەوێت بچمەوە سەر هەموو ئەو قەیرانانەی کە باس کراوە بەڕاستی زۆر باسمان لێ کردووە قەیرانی دابەزینی ساری نەوتە و بەسەلی ئاوارەیە و بڕینی بەشە بودجێ لەلایەن سەرۆک وەزیرانی ئەو کات مالکی و
و هاتنی ڕێکخراوی تیرۆریستی داعش ئەمانە بەڕاستی لە هەر حکوومەتێکی کە بقەومایە پێم وابوو کە زۆر زەحمەت بوو بتوانێت لەسەر پێی خۆی ڕابوەستێەوە حکوومەتە بەڵام بەدڵخۆشیەوە دەڵم کە ئێمەتوانیمان بەشێکی گەورەی ئەم ئەزمەیە تێپەڕێنین ئێستا طبعا مانگی ئەم موچەی کە لە مانگی سێ ئەدرێت کە دوێنێ بەڕێز کاک ڕێبازیش ئاماژەی پێدا تاوەکو پێش نەورۆز وا بڕیارەکە هەموو خەڵک کە 1970 ملیارد دینار خەرج دەکرێت ئەم مانگە هەموو خەڵک وەکو جاران پێش پاشەکەوت موچە وەربگرێت بە خانە نشینانەوە بە هەموو چینەکانی چراوانێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا لە دانوستانە لەگەڵ حکوومەتی فدرالی چونکە قانونی موازنەی ساڵی 2019 لە مانگی سێ ئیطلاق کرا یعنی ئەم بە شەپارەی کە بۆ ئێمە هات بۆ هەموو وەزارەتەکانی عێراق پێکەوە ئیطلاق کراوە بۆیە زۆر قسە لەسەرەوە کرێ ئەم کابینەیە و ئەو کابینێ ئەمە عیلاقی بەسەر گۆڕانکە چونکە پارەکە لەوێ ئیطلاق کراوە خەڵک چاوەڕێ ناکە چ کابینەیەک لەسەر حکوومە و پارەکە تۆ دابنیت و حجزی بکەی لە بانک بڵێ کاکە چاوەڕێ بکەن هەتاوەکو کابینەیەکی نوێ هیچ کەسێک بەڕاستی لەگەڵ ئەوە نیە بۆیە بابەتەکە کەوتە مانگی سێوە و ئێستا ئێمە قانونی موازنە لە یەکی 2019 جێبەجێکرێت کاکبرسەت دەزانێت بۆ سنەیەشی مالیە ئێستا ئێمە لە دانوستانی کە ئەوان تەکمیلەی مانگی 1 و 2 کە لای ئەوان مانگی 1 و 2 بە پێی قانونی موازنە 370 ملیاریان بۆ ئێمە ناردوو چونکە یەک لەسەر 12 ساڵی پاریان بۆ ئێمە ناردوو ئەگەر تەکمیلەی 370 ملیارەکەش بکرێ ئەبێ 205 ملیاری تر بنێرن تاوەکو بێتە 522 ئەو کاتە ئەو دوو مانگەشی کە ڕابردووە تەکمیلەی پاشەکەوتەکە ئاکرێواتە بەم شێوەیە لە ساڵی 2019 هەموو مانگێک خەڵک موچەیەکی تەواو بەبێ پاشەکەوت حکوومەتی هەرێمی دانوستانە بۆ ئەوەی چەند مانگی ئەو سێ مانگی تریش خۆتە زانین لە ساڵی 2010 لە مانگی چوارەوە بەڕێز دکتۆر حیدەر عیبادی ئەو کاتە 370 ملیارەکە نێردراواتە سنەی مالی 2010 هەموو مانگێک 370 ملیارەکە نەنێردراوە بۆ هەرێمی کوردستان ئێمە ئێستش لەگەڵ بەڕێز کاک دکتۆر فواد حوسێن وەکو وەزیری دارایی برای بەڕێزم کاک ڕێباز لەسەر خەتە لەگەڵی کە هەوڵ بدەین ئێمە ئەو سێ مانگەشی کە لە ساڵی 2010 خەرج نەکراوە بۆمان و لێکتر گەیشتنیش هەیە ینی ئیسیجابەیەکی ئیجابی هەیە بەڵام وەکو بۆشم باسکردی لەسەرەتە ئەمانە هەمووی وابەستەیە بەوەی کە ئێمە بچینە دانوستان و گفتوگویەکی جدی لەگەڵ حکوومەتی فدرالی بۆ ئەوەی کە بگەینە چارەسەرێکی ڕیشەی لە چوارچەوەی دەستور بۆ بابەتی دۆسیی نەوت و دۆسی دارایی. سوپاس دەکەم دکتۆر فەرسەت ئەگەر کۆمنتێک هەبوو بەڵام با من پرسیارەکەی خۆشم بکەم ینی بە حکومیەوەی جەنابتان ینی لەناو شاندی دانوستان کار حزورتان هەبوو و ئاگاداری هەنگاوەکان بوون و دکتۆریش ئاماژەی پێدا هەموو لایەنەکان باس لەوە ئەکەن کە پرۆژە یاسای چاکسازی ئەبێت لە دایک بێت ببێ بە یاسا و بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم کابینە نوێی کە دێت ئەم پرۆژە یاسایی لەکوێی ئەولەویەتی خۆی داناوە و چۆن ئاراستەی پەرلەمانەکرێ بۆ ئەوەی وەکو ئەوترێت بە دەستەواژە ئامەکە تۆپەکە بخێتە گۆڕەپانی پەرلەمانەوە پەرلەمان هەنگاوی بۆ بنێ و لەوێ دەرکەوێت کێ لەگەڵیەتی و کێ پشتی ناگرێت. ئێستا لە ئیتفاقی نێوان ئێمە و گۆڕان پارتی و گۆڕان و لە ئیتفاقی نێوان ئێمە و یەکێتیش ئەم مەسەلەی چاکسازی یەکێکە لە خاڵە جەوهەریەکان و ئەوەندەی ئێمە لەگەڵ کەسی ڕاست پێردراو لە پارتی کاک مەسرور کۆبوونەوە و دانیشتنمان کردووە بۆ کابینەی نوێی حکوومەت ئیرادەیەکی زۆر جددی هەیە کە هەم ئەم یاسایە تێپەڕێندرێ وەکو کابینە هەم کۆمەڵێک مەسائلی تریش هەیە کە جەنابەت باست کرد چونکە تەنها یاسای چاکسازی لە کەرتی وەزیفەی گشتی کافی نییە ئێمە پێویستمان بە چاکسازی هەیە لە کۆمەڵێک مەسائلی تر و سێکتەری تر کە پەیوەستە بە هەیکەلێتی حکوومەت و تەرشیقی هەیکەلی حکوومەت چاکسازی لە کەرتی تایبەت مەسەلەی مکافحەی فەساد مەسەلەی تەفعیلکردنی دەوری مؤسساتی تری وەکو پەرلەمان وەکو ڕقابەی مالی وەکو نەزاها وەکو استقلالێتی قەزا مەسائلی تری گرنگ کە زۆر گرنگن بۆ ئەم قۆناغا و ئەیتیمامدان بە کەرتەکانی تری وەکو باسمان کرد کەشت و کاڵ و سناعەت و سیاحە و ئەم بابەتانەی تر وە کەمکردنەوەی بە هەدەردانی ئەموالی گشتی و سامانی گشتی پارێزگاریکردن لە زەوی پارێزگاریکردن لە ممتەلەکاتی گشتی ئەمانە هەموو ئەو تایتڵە گرنگانن کە ئەرچی زۆر گرنگ و کاریگەر و گەورن لەسەر کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە بە تەسەوڕی من ئێمە لە دەستپێکی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستمان بە ڕێخستنەوەی کەرتی وەزیفەی گشتیە ئەسڵەن نە لە قۆناغی ڕابردوو ئەو کاکتۆر ئامانز لێرەیە نە لە ئێستاش ئامانز بڕینی قوتی خەڵک نییە و ئامانز دەستبردن نییە بۆ ئەوەی کە ئێمە خەڵک سزا بدەین نە بە پێچەوانەوە هەدەفی ئەساسی دروستکردنی دادپەروەریە هەدەفی ئەساسی ئەوەیە کە خەڵکێک ماندوو بووە ئیشەکەات بەرامبەر ئیشێک موچەیە وەرگێ ئەوەی ماندوو نەبووە ئیشی نەکردووە دەکرێت دەوڵەت
بیر لە سوۆسیال بکاتەوە بیر لە ڕێگای تری بکاتەوە تا ئیشێکی بۆ دەستە بەرەکە بیژێنێ بەڵام ناکرێت وەکو مۆزەفێک بێ موچەیەکی مفت وەربگرێ ئەمە یەخمەهدەفەکە و ئەمەشێکیش تەخەڕجی کردبێت و دەرچوو بێت شایسێ و بێدا بمەزرێنێ و لە مەسەلەن ناکرێ کەسێک ئەگەر لە ڕابردوش لە هەر دۆخێک لە دۆخەکان بە قانون ڕێگەی پێدراوە چار موچە وەربگرێ خەریجێکیش کە کولیەکی تەواو کردووە نەیبێت کارتێک بخاتە ناو مۆبایلەکەی ئەمە جۆرێک لە نادادی دروستەکە بۆیە دەبێت بێی تەوازونێک لە دابشکردنی سەروەت و سامانی گشتی بەسەر ئەم خەڵکە دروستەوان خەڵک و حکوومەتی دروستەکە بۆیە بە تەسەوەری من ئێمە لە دەستپێکی کابینەی نوێ پێویستمان بەیە ئەم یاسای دەکرێت دەستکاری بکرێت و دەکرێت باشتری بکەین تەطویری پێ بکەین لەوانەیە لە قۆناغی ڕابردوو عقلمان بۆ هەندێک شت نەچوو بێ ئێستا باشتری بکەین بەڵام لە نەتیجەی نهایی پێویستمان بەوەیە کە کەرتی وەزیفەی گشتی ئیسلاحی تێدا بکەین و ئەو بایۆمەتریەی کە کرا لە حکوومەتی هەرێمی کوردستان کە من خۆم سەردانی ئەم فەرمانگەیەم کرد بینیمان ئێستا کۆمەڵی بە هەزاران خەڵک ئاشکرا بووە کە ئەمە حەقی تەقاعودی نییە بە هەزاران کەش ئاشکرا بووە کە بە نایاسایی نەک بە قانونیش بە نایاسایی 2 موچە و 3 موچە وەرەگرێ لە 2000 لە هەمان کاتدا مۆزەفە بەداخەوە ئاشکرا بۆ تا ئێساش موچەکە وەرەگرێ دەبێت دەستپێکی کاری نوێی حکوومەت ئەوە بێ ئەمانە پێویستی نە بە موناقەشەیە نە بە هیچ شتێکە دەبێت ئەمانە کۆتایی پێ بهێنرێ چکەمان مخالف قانونە و ئەمە نادادیە بۆی بە تەسەوەری من ئێمە بەشی هەرە زۆری داهاتی و سامانی ئەم وڵاتە بۆچی دەڕوا بۆ کەرتی وەزیفەی گشتی دەڕوا نابێ دڵی خۆمان خۆش بکەین بڵین لەوەی کە 522 میلیارد دینار لە بەغدا بۆمان هاتووە ئیتر تەواو لێی پاڵدەینەوە هەتا وەکو جارێکتر قەیرانێکتر چاوەڕێ بکەین کەی نەفت دەبێتەوە بیزۆر نەدەبێت خۆمان لە ئێستاوە حازرکەین هەتا دنیای جارێکتر تووشی ئەو کارەساتە نەبینەوە کە تووشی بووینەوە سوپاس دەکەم دکتۆر بەڵام دواتر کاتمە وڵات پێم خۆشە قسەیەکیش لەسەر ئەگەر کاک دکتۆریش کۆمنتی لەسەر بوو ئەوەی پێوترێ ئیعادەی هەیکەلە یاخود سەر لە نوێ ڕێخستنەوە یاخود نازانم تەرشیقی کابینەی حکوومەت بە چه ئاراستەیەک بێ ئێمە وەکو کوردستان 24 مەبەستمانە معلوماتمانە بێ و خەڵکیش زانیاری لەسەری هەبێ بەڕخسەتی ئێوە ئەو هاوڕێیانە چینە لایەن کۆمەڵێک پرسیاریان لێ وەرئەگرین بزان ئەوانیش پرسیاریان چییە مایکەکە لای کێیە دەمێ پرسیارێکم ئاراستەی حکوومەت و پەرلەمان بکەم بودجەت چاک بۆەوە سولفەی ئەقاری سولفەی زەوات ئەوانە بەگشت دەکەنەوە ئەوە بعد دکتۆر دواتر ئەگەر وەڵامی ئەومان بۆ باتەوە کەیتر پرسیاری هەیە فەرموو سڵاوتانە بێتن بەنای خۆی گەورە میهرەبان من زوبێ ڕەجەب لە کۆلێژی زانکۆی سەلاحەدین لە بەشی ئامار پرسیارەکەم زیاتر دەربارەی لە بۆ کاک ئامانجیان ئەوش سەبارەت بە مامۆستایانی گرێ بەستە ینی ئێستا بۆ منە مامۆستا هەیە کە سەرەتا بەڵێنی 5 ساڵی پێدراوە مەسەرەن کە وەکو گرێ بەست بێتن بەڵام لە دوایدا ببێت ڕسمی بەڵام هەیە مەسەرەن زیاتر لە 5 ساڵ داوامی کردووە من نامم بواتەوە کۆمنتشم بواتەوە ئەڵێ 7 ساڵی ڕێکە من بەگرێ بەستکارەکەم ئەباڵێ پرسیار یەکەم بەڵێ پرسیار دومیشم ئەوەیە کە وەکو خۆم بەنای هەموو قوتابیانی شو دەتوانم بڵێم چی دەربارەت دەرماڵی قوتابیان چی لێ دێتەوە ینی ئەگەر بتوانە وەڵام زۆر سپاس دەکەم سپاس بۆ جەنابتان فەرموو ئەو خاتوون ئەگەر پرسیاری هەبێ سەرتا سڵاو من ئەژین فاخیر لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری بەشی ئابووری پرسیارەکەی من ئەوەیە ئایا کاتی جگەل لە موچە ئەوەتە جگەل لە کۆتایی نزیکەیەوە بەڵێ فەرموو جگەل لە کۆتایی هاتنی پاشەکەوتی موچە بەشێک لە کەرتەکانی حکوومەت ئێستا وەکو مردویان لێ هاتووە کەرتەکانی تەندروستیە کەرتەکانی ئاو کارەبا و خزمەت گوزاری بەڕاستی ینی خەڵکی لەوە ینی بەڕاستی ماندوون ینی ئایا چی پلانێک هەیە بۆ ئەوەی جگە لە موچە گرنگی بەو کەرتانەی دیکەش بدرێ بۆ ئەوی خەڵکی ینی دووبارە لە خۆشگوزەرانی تاوەدا بن بەڵێ سوپاس بۆ جەنابتان فەرموو ئەم نەعمە شێرزاد لە کۆلێژی کاجێڕی ئابووری بەشی ئابووریمە پرسیارێک خانەنیشین موچەی خانەنیشین موچە لە ئەو وەرزەی حکوومەت چارەسەر دەکرێتن زۆر سپاس کاک ئەحمەد فەرموو من وەکو قوتابی لە کۆلێژی بەڕێوەبردن و ئابووری پرسیار دکتۆر هەر کێشەنی هەر کامەتان وەڵام دەنەوە بەس ئایا پاشەکەوتی موچە لەسەر حیسابی چی لابراوە یعنی لەسەر حیسابی نەوتە لەسەر کارتێکی ترە و هەروە ئەگەر لەسەر حیسابی هیچ نە باشە بۆ پێشترانە دەبرا یان بۆ دایانە بەڵێ پێشتر دکتۆر ئاماژەی پێداکە لەسەر چ بنچینەیەک بۆ فەرموو کۆتا پرسیار سڵاو من پشتیوان لە کۆلێژی سلاحەدین بەشی کارگەڕی و ئابووری
وەکو دکتۆر ئاماژەی پێدا کە سامانی نەوت بوو بەڕاستی ینی هەرێمی کوردستان زیاتر بەس پشتی بەو کەرتە بەستووە بەڵام وەکو دکتۆر ئاماژەی پێدا کە وەکو کردی پیشەسازی یا خودکردی کوشتتوکاڵە لە هەمان کات کە بەشانبەشانی ئەو نەوتەکەەوە ینی تەنا پشتی بێبدراوە پشت بەوانیش بدرێت ئایا لە کاتی قەیرانێکی وەک کە ڕابردوو ڕۆی کە بۆ ئەوەی دووبارە نەبێتەوە ئایا گەر پاڵپشتی بانە بکرێت یاخود لە کاتی دابەزینی نەوت بێت و لە کاتی ئەو پشتیوان بە دیاریکراوی پرسیارەکە چییە؟ بەڵێ مەبەستم ئەوەیە ئایا تەنها نەوت قسەی تۆ ئەوەیە کە ئەوەی پێوتری ئەلتەرناتیڤ یاخود بەدیل بۆ نەودیتر باجە کەرتە جیاوازەکانە وەکو ئاماژەتان پێدا مەبەستی تۆەوە بوو؟ بەڵێ زۆر سپاس دەکەم دکتۆر بچینە لای پرسیارەکان باسییان لە سولفە کرد بەلێەوە دەست پێ بکەین ئەمە پرسیاری زۆرینەی ینی ئەو کۆمنتانە شەکاتوە ئەڵێ ئایا ئەوەی پێوترێت پێشینەی خانوبەرەیە پێشینەی هاوسەرگیری ئایا بیر لە دەستپێکردنەوەی هەموو ئەمانش کراوەتەوە یاخود میکانیزمی تازەدانراوە بۆ ئەوانش خۆی کاک یادگار بەداخەوە لە دوای ساڵی 2005ەوە کە هەرێمی کوردستان بە شەبوجێی خۆی وەرگرتووە لە بەغداتەوە هیچ کاتێکیش لە 17 وەرنەگرتووە بۆ زانیاری بەڕێز بڵێ لە باشترین حاڵەتە لە 11.6 تێپەڕ نەبووە لە ساڵانی پێشووتریش وەکو باسیشمان کرد لەگەڵ کاکتۆر فەرسەت بەڕاستی لە کابینەکانی پێشووتر کە مانگانە نزیکەی 1 تریلیۆن و 250 ملیار ئەهات هەتا وەکو ساڵی کۆتایی ساڵی 2013 تەنانەت مانگی 2014 ئەم پارەیە هات بەداخەوە ئەو هەڵا ئەوسانە دروست بوو لە کەرتی وەزیفەی گشتی کە خەڵکیان بە لێشاو دامەزراند حکوومەتی عێراقی بەو هەموو ئەزبەی کە تایەتی هێشتا احترامی قانونی خدمەی مەدەنی تیاجیرێ هێشتا قانونی میلاک لەوێت بەرکارە مەسلەی شروطەکانی پەیوەندیدار بە مەسلەی پلە بەرزکردنەوە ینی من وەکو تەجروبەیەکی ناجح باسی ناکە بەڵام هێشتا لەوێ لای ئێمە ئەوەی احترامی نەگیرا قانونی خدمەی مەدەنی بوو قانونی میلاک بوو خەڵک بە لێشاو دامەزرا ئەو خەڵکی کە دامەزرێدرا لەسەر ئاستی پێداویستی و دەرەجاتی وەزیفی وەزارەتەکان لەسەر ئاستی پلە بەرزکردنەوەکان لەسەر ئاستی کێبڕکێنە بوو بەڵێ دێنە سەر پلە بەرزکردن بەڵام پرسیاری جدی خەڵکە ئاکرێتەوە یا ناکرێتەوە من بەوردی قسەی لەسەرەکە زۆر باش طبعا لە دوای 2005ەوە هەتا وەکو 2014 بە ئێستاشەوە لە 168 داهاتی هەرێمی کوردستان خەرج کراوە بۆ موچە بۆ شایستەی دارایی و ئەولەوێتی حکوومەتیش لە ئێستادا طبعا خۆتە زانی ئەو ئەزمانی کە ڕووی داوای لە حکوومەتی هەرێمی کوردستان لەم کابینەیەکی کە نەتوانێت هیچ کام لە پلانەکانی جێبەجێ بکە چونکە ئیتر خەمی حکوومەت بوو بەوەی کە چۆن ئیداری ئەزمە بکە لەوە تێپەڕ بوو کە تۆ قسە لەسەر پلان و پرۆژە بکەیت ئیداری ئەزمەکە چۆن بکەیت طبعا وەکو باسم کرد لە 168 پارەکە ڕۆشتووە بۆ بەڵام ئایا بواری خەرجی تریش هەیە بەڵێ هەیە ئەی چۆن یەخۆ ئەم حکوومەتە کە تۆ دەیبینی یەک ڕۆژ ئەم هەولێرە پاک نەکرێتەوە ڕۆژی دواتر خەڵک ناتوانێت بێتە شوێنی ئیشکردن و لە ماڵی خۆی ناتوانێت ئیسراحەت بکە ئەمانە هەموو پارن مەسلەی سکیوریتی کە زۆر مهمە بەنسبەت خەڵکەوە پێش موچە پێش پرۆژەکانی ئاوادانکردنەوە مەسلەی ئەمنیەت و سکیوریتی لە پێش هەموو شتێک ئەمە هەمووی پارەیە بۆیە ئێستا ئەو داهاتە غێرە نەوتیانی کە لەلایەن حکوومەت هەرێمی کوردستان وەزارەتی دارایی کۆ دەکرێتەوە کە بریتە لە گومرگ و باجەکان و ڕسومات ئەوە بەکارهێنرێت بۆ خەرجەکانی بەکاربردنی پێڵێن بۆیە پێم وایە لە ئێستادا حکوومەت هەرێمی کوردستان پرایۆریتی داوە بە مەسلەی موچە هەر کاتێک بە دڵنیایی ئەگەر هات و داهاتی زیاتر کەوتە بەردەستی حکوومەت هەرێمی کوردستان دەبێت بە پلانێک ئەو بوارانش بکرێتەوە کە باسی کرد بەڵام دەبێت خاڵ ئاماژەی پێ بدەم کە دوای دێنە سەری لە مەسلەی گەڕانەوەی ئەو پارانی کە پاشەکەوت کراون لێرە مناقەشەی ئەوەمان کردووە کە وەزارەتی دارایی لەگەڵ دەست بەکاربوونی کابینەی تازای حکوومەت هەرێمی کوردستان و لە ناو قانونی چاکسازیەکە ئەم بابەتەش معالەجە کراوە دواتر مادەی 13 دەیخوێنمەوە کە زۆر گرنگە باسی بۆ بکرێتەوە ڕێگە ئەدرێ لە قۆناغی یەکەم خەڵک بتوانێت قەرزە گشتەکانی حکوومەت کە لە سەرێتی لە پاشەکەوتەکەی خۆی بدا مەسەرەن تۆ کارەبایە ئاوە ئەچی بۆ دایرەیەک خزمەت گوزاریەکە پێویستە ڕسمت لێ وەرەگرن خەڵک سلفەی زەواجی وەرگرتووە سلفەی عقاری وەرگرتووە جوتیار هەیە سلفەی کوشتتوکاڵی وەرگرتووە هەیە سناعی وەرگرتووە چۆن ڕێگە بدەین بەو کەسانە کە بوچەخۆرن بە پێی قۆناغ بتوانن هیچ نەبێ ئەو قەرزە گشتانی لێ بدەنەوە کە ئەمەیشێکە لەو شتانی کە بیری لێکراوە پاشەکەوتەی کە کەوتووە بەلای حکوومەت بەڵام لەم قۆناغە من پێم وانییە وا بە ئاسانی ئەو بوارانەش بکرێتەوە کە جەنابی باسی کاکەیە باسی کرد چونکە خۆتەزانی 881 میلیارد دینار بەڕاستی مانگانە کاک یادگار ژمارەیەکی گەورەیە بۆ زانیاریشی دەو پارەی کە لە بەغدادی هەموو بەشی موچە خۆرانی هەرێمی کوردستان ناکە ببێ پاشەکەوت من ئێستاوە جدولێکم لایە یعنی 881 میلیارەکە لەکوێ هاتووە
ئەو پارەی کە دێ لە بەغداوە 522 ملیار دینارە، بەڵام وەزارەتی سامانە سروشتەکانیش لە ڕێگەی داهاتینەوە نزیکەی 360 ملیار دینار دەهێنێ. هاوپەیمانانان لە ڕێگەی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و پنتاگۆنەوە دەعمیشان هەیە بە وەزارەتی پێشمەرگە، ئەویش نزیکەی 90 ملیار دیناریانی ئەم پارانە ئەگەر تەکمیلە نەکرێ بە 522 ملیار 8 ملیارەکە ئێشتا فەرق هەیە. بۆیە بۆچی ئەمە دۆ باسەکەم بڵم کە ئێشتا بەشی موچە نیە، بێگومان بەش ناکە. بۆیە ئەوەی کە بۆ جەنابەتی باس دەکەم کە ئێستا پرایۆرەتی و ئەلەوێت دانی موچێ پێدراوە. باش من پرسیاری دیکە هەبوو دێمەوە لا بە ڕێی دکتۆر فەرسەتی شوەر بگرین. دکتۆر دیسانەوە قسە لەسەرەوە کرایەوە کە بژانەوەی کردە جیاوازەکان گرنگە. من دیس ڕەبتیەکەمەوە بە پرسیارەکەمەوە بژانەوەی کردە جیاوازەکان و لە چوارچێوەشیە سەر لە نوێ داڕشتنەوە و ڕێخستنەوەی هەیکەلی حکوومەت بە چ ئاراستەیەکە بێ کە لە قازانجی کابینەی نوێ و لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانیشدا. جارێکی تر تەکید دەکەمەوە، ینی ئەو تەجروبانەی ئێمە ئیشمان لەسەر کرد لە ماوە ڕابردوو کاتێک کە ڕوبەڕووی قەیرانی وابوون و وەزعیان زۆر خراپ و چیان کرد، یەک لە هەنگاوەکان کە نایان هەیکەلێتی حکوومەتیان بچوو کردەوە. وڵاتێکی وەکو سین پێم وایە چند وەزارەت بوو، ئێستا بە 20 چەند وەزارەتێک بەڕێوە دەچیت و ئەوان کەمیان کردەوە. لە 39 وەزارەت پێم وایە وڵاتەکە بیرنیە هینایەنە 90 وەزارەت هەمووی دێت دەیکاتە نیوە کەمی دەکاتەوە. ئەوەندەی من زانیاریم هەبێت لە هەرێمی کوردستانیش لەم کابینەیە پرۆژەی چوە ئامادەکاری بۆ کرابوو کە ئینشاڵڵا بۆ داهاتوو هەیکەلێتی حکوومەت بچووک بکرێتەوە و سەردەمی خۆی سەردەمی جاران لە هەشتایەکان هەموو هەولێر سێ مدیریە عامەی لێ بوو، سیاحە و تەندروستی و پەروەردە و زراعە. ئێستا تقریبا 21 مدیریە عامەی لێە. من پێم وایە بەشێکی زۆری زیادە ئەمە، بۆیە ئێمە پێویستمان بەوەیە ئەم بینا بەکرێگرتن و ئەم تەنها ئەنجومەنی وەزیران و وەزارەتەکان ناگێتەوە بەڵکو شۆڕ دەبێتەوە بخواری خوارەوە، چونکە تۆ دێی چەندی پۆست چەندی مدیریت زیاد بکەی ئەوەندە با بڵێن مخەساتی پایە و مخەساتی پۆست و مەسروفاتی ڕۆژانە و بینایە و کرێ و ئەمانە هەمووی زیادە بێ و بارێکی زۆر قرس لەسەر حکومەت دروستە بێ و ئەداش لاوازە بێت، چونکە کە چەندی تەرشیختر بێ ئەوەندەی تر حکومەت ئەدای بەهێزترە بێ و چەندی پان و پۆرتر بێ، بەڵام بەبێ پلان ئەوەندەی تر حکومەت هەیکەلی قرسترە بێ و کەمتر بەرەو پێشەوە دەڕەوە. بۆیە بەڕاستی مەسلەی ئیسلاحاتی بانقی، مەسلەی حکوومەتی ئەلکترۆنی، مەسائلی تر گرنگن حکوومەتی داهاتوو بکاتە ئەو لەدوێتی خۆی کەمکردنەوەی ڕۆتین و ئەم بابەتانە بڕیار مەسلەی ینی سەر لە نوێ یەکێکە دیسانەوەش هاتۆتە ناو ئیتفاقی نێوان ئەحزابی سیاسی و یەکێکە لە ئەوەی لە نێوان پارتی و گۆڕان و پارتی وێکێتی ڕێکەوتی لەسەرکراوە لە چوارچێوەی ئەوە شەیە بەڵێ تەرشیقی هەیکەلێتی حکوومەت و ئەوان لاریان نەبووە بۆتە خاڵێکی هاوبەشی هەموو هێزە سیاسەکان نەک لاری نەبوو، هەمویان ئامانزیانە کە دەبێ ئەم حکوومەتە حکوومەتێکی تەرشیق کراو بێ و چاکسازی لە هەیکەلێتی بکرێ و ئەدائێکی بەهێزتری هەبێ وەکو باسمان کرد. بەڵام دەمەوێت تعلیق لەسەر بابەتێکی تر بدەم، ئەوەی ئەو بەڕێزەش باسی کرد. دەبێ حکوومەت ئەکتیڤ بێ لەوەی کە زێدەڕۆیی تعسف نەکرێت لە بەرزبوونەوەی نرخەکان و ئەوەی کە چکە هەموو خەڵک معاشی ترسی هەڵاو هەموو خەڵکیش لەم بڕیاری حکوومەتی هەرێم سوودمەند نەبووە، خەڵکێکی هەروەکو خۆیەتی یعنی ئێستا لە ماڵی خۆی دانیشتوە سەیری خۆشی ئەم موچەخۆرەیەک کە معاش دێت لەبەرەوە هیچی نییە، تۆ ئەو چی لێ ئەەکەی. بۆیە ڕاستە بەشێکی پەیوەندی بە عەرز و تەڵەبەوەی ئەو بەڕێزانە لیدارە اقتصادیان خوێندووە کە پارە زیاتر هاتە بازار، نرخی عقاراتی زۆرە بێ و نرخی سارش زۆرە بێ، ئەمە طبیعەتێکە لەوانەیە زۆر بەڵام نەشکرێ بە حدێک بێ کە خەڵکی بێ ئیمکانیات و خەڵکی فەقیر و ئەژار لە جیاتی ئەوەی دڵی خۆش ببێت بەم نەورۆزە بەم بەهارە وەزعی زیاتر تێک بچێت، مەسەن شیرمادی ئیستعمال کرێکە ڕۆژانە و موادی خۆراکی زیاد. بۆیە بەڕاستی دەبێت ئەمە کۆنتترۆلێکی بەهێز هەبێ و دەبێت قەراراتی سارم لەسەر ئەم بابەتانە بدرێ، چکە لە هەموو دنیاوەیە خەڵکی مستەقیل زۆرە لەم دەرفەتی و ئیسفادێ بکە و لەسەر حسابی خەڵکی هەژار و کەم دەرامەت. بەڵام خاڵێکی تری زۆر گرنگیشێ هەر پەیوەست بە موچە خۆران کە دەبێت لەم قۆناغی ئیشی لەسەر بکەین، ئەویش بوونی دادپەروەریە لە موچەدا ناکرێ موچەی هەموو خەڵک وەکو یەک بێ، یەکێک 30 ساڵ خزمەتی بێ لەگەڵ ئەمە ڕاستە و ناشکرێ یەکێک وەزیر بێ لەگەڵ یەکتر وەکو یەک بێ، ئەمەشیان دیسان. بەڵام دەبێ ستانداردی عالەمی وەربگرین، ڕێژەی جیاوازی موچە لە بینی کەسێک کە بەردەستە لەگەڵ کەسێک کە وەزیرەیان پەرلەمانتارە دەبێت بەپێ ئەو ستانداردە عالەمیانە بڕوە کە لە دنیا هەیە.
ینی بۆیە زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵک پردی متمانە لە نێوان خەڵک و دەسەڵات دروست ببێ ئەم عدالەتی موچەش بە پێی ستانداردی عالم من قەت داوای یەکسانی ناکەم ممچینیش نیە یەکسانی هەبێت و یەکسانی ژە بێت دروست نییە بەڵام دەبێ عدالەت هەبێ وەکو ئەوەی کە لە وڵاتێکی وەکو با بڵێن دەوروبەری ئێمە لە چۆن جۆرجیا چۆن ئەم ستانداردیان دروست کرد ئێمەش ئەم ستانداردە دروستکەین ئەوی هەموو خەڵک چاوی لەسەر ئەوە نەبێ کە پەلاماری ئەم بەرپرس و ئەم بەرپرس دەوە یعنی ئەم کەسێک بۆ بەرپرس بۆ ئێ موچەکەی زۆرە نە دەبێ شتێکی وا هەبێ هەر کەسە و بە بەشی خۆی ڕازی بێ و جۆرێک لە دادپەروەری تێدابێ نسبی دکتۆر ئامانج وەکو ئاماژەم پێدا لە ماوەی 12 سعات ڕیکلامکردن بۆ بەرنمەکە سەر و 450 کۆمنتاتۆ مبالغە نییە گەر بڵێم 300 کۆمنتی یەکەمەکانی زانکۆن ئەمەوێت قسەیەک لەسەر دامەزراندنی یەکەمەکانی زانکۆ بکەیت چونکە هەر زانیان تۆ لە بەرنمەکەی ئیتر وتیان دکتۆر ئامانج با فریامانکەوێت و هەواڵێکمان پێ بدات چونکە ئەوە بوو لە چواردەی یەکیش ئەنجومەنی وەزیران کە کۆبەوە باس لە شتێکرا دڵخۆشی کردن و دووهەم لەقی پرسیارەکەم پرسیاری ئەو هاوڕیانەیە دەرماڵەی خوێندکاران و قوتابیان بەڵێ بن لە پرسیارە ئاسانەکەەوە دەست پێکەم خۆی ئەم 1970 ملیارە چییە ئەگەر سەری مفرداتەکانی بکەی گەڕانەوەی هەموو خەرجیەکانی پەیوەندیدارە بە شایستەی دارایی و موچە من باسی ئەو کەسانەکەم کە پارە وەرەگرن لە بودجەی گشتی بۆ حاڵەتی پێشوو یعنی پاشەکەوت نامێنێ چۆن ساڵی 2013 و 2014 سەرڕای بڕینی بەشە بودجە ئەگەر لە بیرتان مابێ هەتاوەکو کۆتایی ساڵ خەڵک موچەی تەواوی وەرگرت تقریبا یاسای ئەوەی بڕیاری ژمارە 64 لە 2 2016 دەرچوو ینی ڕاستە سێ موچەی تەواو لە 2015 وەرنەگیرە بەڵام مانگەکانی پێشووتر خەڵک بە تەواوی موچێ وەرەگرێت بۆیە لیستەکانی ئێستەی کە ئامادە کراوە هەموو تەکمیلەیە لەسەر ئەساسی ئەو لیستەی پێشوو و پێشم وایە دەرماڵی خوێندکاران ئەو کاتە خەرج کراوە دەبێت بگەڕێتەوە هەرچەنە ئەو پرسیارە بمبور ئەو پرسیارە زیاتر لەوانەیە پەیوەندیدار بێ بە بەڕێوەبەرایەتی گشتی ژمێرکاری و وەزارەتی دارایی و ئابووری تکایە بە ناوی من بە نەڕوات بەڵام من ئەوەی کوکو مەبدە چکە من قانونی خۆتەزانی من حیسابینیم ناتوانم لەسەر ئەو وردەکاریە حیسابی قسە بکەم لەوانەیە ئەگەر کاگڕێباز میوانی جەنابەت بێ لە بوارێکی تردا ئەو پرسیارەشی ئاراستە بکەیت بەڵێ ئەوە قرارە کاگڕێبازیش بێتە پاسەکەەوە پێشەوەی وەڵامیەوە بیتەوە چکە ئەوەم بیرکەوتەوە لێرەش بینیومە چەند جارێک نووسیویانە کاک یادگار لە بەڕێز دکتۆر پرسە کاک یادگار لە بەڕێز دکتۆر پرسە دیسانەوە لابردنی پاشەکەوتی موچەکە ئەوانە شەگرێتەوە کە لە هێزەکانی پاسەوانی تایبەت و لە سلکی ئاسکەری خۆی ئێمە بشەگەڕێتەوە حاڵەت ئاسایەکی مبدأێکمانەیە ناچارم بە قانونی إعادة الحال إلى ما كان عليه قبل ادخار مثلا من العربي الله مثلا توشت ئەگەڕێنیتەوە بۆ حاڵەتی پێڕۆ ئەوانی جوای لێ دێتەوە بۆیە من مبدأ لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران مبدأەکە بەم شێوەیە گەڕانەوەی شایستەی دارایی بۆ سەرجەم موچەخۆرانی هەرێمی کوردستان پێش بڕیاری ژمارە 64 ئەمڕۆن بڕیاری ژمارە 64 هەڵوەشێنرایەوە ئەوەی کە هەر ئەو ئەساسەیە بەڵام ئەگەرێتەوەت تەفاسیلەکەی بزانی کاگەادگار لەوانەیە زیاتر وەزارەتی دارایی و ئابووری وەزارەتی دارایی باسەکەن چی سەبەت بە ئەوانی مثلا ئەم بەسەری یەکەمەکان من لە ڕئی شخصی خۆمت پێ دەڵێم و دواتریش باسی حکوومەتیش دەکەم طبعا من لەگەڵ تۆ پێکەوە هەردووکمان زۆر قسەمان لەسەرم بابەت پێویست ناکەم من دیسانەوە باسی ئەو بکەم کە من چەند پەرۆشم بۆ دامەزراندنی یەکەمەکان و بە ئێستەشەوە و ئەشتوانم ئەو ئتمانانیان بدەمێ کەس لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگر نییە و ناڕازی نییە لەسەر دامەزراندنی یەکەمەکان ئەسڵەن بەڕێی من بێت ئەبێ لە کابینی تازی حکوومەتی هەرێمی کوردستانی چێک لەو پرۆژە قانونانێکی دێنینە پەرلەمانی کوردستان ئینفاسکردنی ئەو قانونەیە کە لە حکوومەتی فدرالی دەرچووە بۆ ئەوی کە ساڵانە تووشی ڕوبەڕووی ئەم جۆرە هینەنەوە یەکەمەکانی ئەم ساڵ لە بەغدا و لە کەرکووک تەنانەت هەمویان بە بڕیارێکی دکتۆر عادل عەبدولمەهدی دامەزرێنراون بەڵام دیسانەوە باسی ئەوم کرد کە دامەزراندن لە ساڵانی پێشوو بەبێ ڕەچاوکردنی بابەتی میلاک بووە ینی عادەتەن تۆ سەری قانونی موازنەی حکوومەتی فدرالی بکە جەداولی لەگەڵەکە یادگارێکی لە جەدولەکان چییە قوی عاملەیە میلاکاتە یعنی وەزارەتێک ناتوانێت دەرەجەیەکی وەزیفی تەعیین بکە ئەگەر هاتوو لە پەرلەمان بۆ ئیستحدات نەکرابێت ناتوانی تەرفیعی مۆزەفێک بکەی ئەگەر هاتوو لە ناو قانونی موازنە دەرەجەی وەزیفی دانەنرابوو بۆ ئەو تەرفیعە ئەوەی کە من لی تێگەیشتوم پیان وایە هەر تەنها خولی 2015 2016 بێگومان 2007 و 2010 2016 2017 ئەمانش بە مافی خۆیان نەزانن چونکە ئەگەر لەسەر ئەساسی یەکسانی بێ ئەویش وەکو ئەوانی تر یەکەمە لەگەڵ دامەزرانی ئەوان دڵنیام ئەوانیش هەمان داواکاریەکەن بۆیە ئێستا پرۆژەیەکێکە یەکەمەکان یەکجار هەمویان
بڕیاری لەسەر بدرێ و دابمەزێ ئەمەی ڕایگرتووە بۆیە لە کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کە ئەم بابەتە خراایە ڕوو کەس ناڕزایی لەسەر نەبوو هەرچەنە پێشت بڵم کە ئەم بابەتە پەیوەندیدارە بە بەڕێز سەرۆکایەتی دیوانی ئەنجومەنی وەزیران لای من نییە وەکو سکرتێری ئەنجومەنی وەزیران کاکتۆر فەرسەد دەزانێت مەسەلەی دامەزراندن و ئەمانە هەموو دەچێتەوە سەرۆکاتی دیوان و برای بەڕێزم کاک نەچیروان ئەحمەدیش ئەوەندەی من لەگەڵی دانیشتم ئەویش لە من حماسی زیاترە بۆ ئەوەی کە ئەم بابەتە بکەوێتە بواری جێبەجێکردنەوە و من لە هەوڵەکانی خۆم بەردەوام دەبم کاگادگار ئەو نەدەتوانم بڵێم کە پشتیوانیانم و ئومێدیشم وایە لە کاتێکی نزیکدا ئەم بابەتە جێبەجێ بکرێت یەک خاڵی تر کە پەیوەندیدارە بەمە جناب پرسیارێکت کرد کە یەکێک لە هەنگاوە گرنگەکانی تر مەسلەی هەبوونی قانونی بودجەی هەرێمی کوردستانە بۆ ساڵی 2019 ئەمە زۆر گشتی شەر پێیوەستە ئەمە بڵێ بەمەرجێک چەپان ئێستا هەرێم عوزری ئەوەی نەما بڵێ من نازانم داهاتم مانگانە چەندە لە دوای ئەوەی کە ئێمە لەگەڵ بەغدا ڕێکەوتین و لە مانگی سێش ئیطلاقی تەخسیصاتی ئێمەیان کرد و داهاتی نەوتیش دیارە خۆ دەزانی ئێستا و داهاتی غێرە نەوتیش لە وەزارەتی دارایی دیارە ئێستا بەرچاوڕۆشنیەک هەیە کە داهاتی مانگانی هەرێمی کوردستان چەندە چونکە قانونی بودجە بۆ زەرورە کاک یادگار یەک ئەبێ ئێمە سیقا و متمانە دروستکەین لە بینی هاوڵاتیان و حکوومەت ئێشتا هاوڵاتی پێی وایە لە وڵاتە نەوتی زیاتر بەرهەمەهێنرێ ئێشتا هاوڵاتی پێی وایە کە نەوتی زیاتر ئەفرۆشرێ ئێشتا هاوڵاتی پێی وایە ئەو سعرەی کە نەوتی پێ ئەفرۆشرێ کەمترە لەو سعرەی کە پێویستە بفرۆشرێ ئێشتا هاوڵاتی نازانێ بە تەواوی مانگانە داهاتە غێرە نەوتیەکان کە باجە ڕسوماتە گومرگە بۆیە ئەمە لە چوارچێوەی بودجە داهات و خەرجەکان ئەبێ ڕوون بکرێتەوانێ لەوێش ئەبێ دەرەجاتی وەزیفی هەم بۆ پلە بەرزکردنەوە هەم بۆ مەسلەی دامەزرانی تازەش ئیستحداس کرێ بەڵام لەسەر ئەساسی پێداویستی نەک لەسەر ئەساسی ئەو وەزعی کە پێشتر بە لێشا و بەبێ بەرنامە بەبێ پلان خەڵک دامەز باشە دکتۆر فەرسەد ینی جەنابتان لەناو پەرلەمان بوون حزورتان هەبووە و لە کاتی جیاوازە لە لیژنە و ئەو کۆمەڵانی دروست کراون باسی چاکسازی و نەزاهە و شەفافیت کراوە ئێوە حزورتان هەبووتی هەر لە سەرۆکایەتی هەرێمەوە تا بگاتە ناو پەرلەمانی ژۆک و ئەرکی یەکەمتان چەند گرنگە پەرلەمان و حکوومەتی داهات و ئیش لەسەرەوە بکە کە پرۆژه یاسای بودجەی 2019 کە چەند ساڵێکە نیمانە و لە 2014 ڕخنەیەکی زۆریشی دروست کردووە و قسە لە زۆر لەوە هەر لەسەر ئەساسی و بنشینەیە ماڵێنە حکوومەتەی کە ئێستەی تر تەمەنی لە کۆتاییایە دیار نییە چی کردووە داهاتی چەند بووە مەصرفی و سەرفیاتی چەند بووە ئەمە چەند گرنگە تاوان بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دەبێ لە تشرینی یەکەمی هەموو ساڵێک بودجە لە حکوومەتەوە بگاتە پەرلەمان و لە پەرلەمانیش هەموو مدە دیاری کراوە کە حالەی لیژنەی دارایی و لیژانەکانی تر دەکرێت و راپۆرتی لەسەر ئامادە دەکرێت لە هەموو حاڵەتەکان هەموو مدەی زەمەنی هەیە دەبێت موازنەی مالی لە حکوومەتی هەرێمەوە و حیساباتی ختامیش لە کۆتایی هەموو مانگی پێنج بگاتە پەرلەمان ئەمە قۆناغەکانی ڕابردوو هەرچەندە ئەگەر دینارێک با دۆلارێک با دەبواە بەهاتە بەڵام نەهات و ئەم قەیرانە بوو بەڵام لە قۆناغی داهات و زۆر گرنگە هەم بۆ ڕۆڵی پەرلەمان و ڕۆڵی ڕقابی پەرلەمان لەسەر ئەو بودجەیە کە حکوومەتێتی هەم بۆ بەرژەوەندی هاوڵاتیانیش کە لە قۆناغی داهات و بودجە لە پەرلەمان ئامادە بێ و پەسەند بکرێ و گفتوگۆی لەبارەوە بکرێ و تەخسیساتی مالی بۆ سێکتەرە جیاوازەکانی خزمەت گوزاری تەرخان بکرێت لە سەحەیە لە تربیە لە شارەوانیە لە ئاوادانکردنەوەی ڕێگاوبانە چکە لە بیرت نەچێت لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لە 2014ەوە تاوەکو 2019 ئێستا کۆمەڵێک کەم و کوڕی گەورەی خەدەمات خزمەت گوزاری لە ڕێگاوبان و قیرتاوکردنی گەڕکەکان و ئەمانە بەسەر حکوومەت کەڵەکە بوون و پێویستە حکوومەتی هەرێم گرنگێکی زۆر بەم لایەنە بدات و ئێستا خۆشببختانەوەی گوێبیستی بووم مەبلغێکی پارەش بۆ تەزدیدکردنەوەی ئەو دەینانەی مقاولین تەرخان کراوە کە ئەمە بۆچێ گرنگە بۆ کرێکار گرنگە بۆ وەستا گرنگە بۆ ئەوانە گرنگە کە لە بڕیاری بە هەڵگرتنی پاشەکەوت سوودمان نەبوونە چونکە ئەم خەڵکە خەڵکی موچە خۆرنین پێویستیان بەوەیە مەشاریع دەست پێ بکاتەوە ئاوادانکردنەوە هەبێ وەستای کارەبا ئیشی هەبێ وەستای ئاو ئیشی هەبێت وەستای دیواریشی هەبێ کرێکاری ئیشی هەبێ ئەمە زۆر گرنگە بۆیە گرنگە بەشێکی ئەو موازنەی مالی تەرخان بکرێ ئەمەش لە چ دەکرێت
لە بودجە دەکرێت بودجەی ساڵانە دەکرێت کە تەرخان بکرێت بۆ سێکتەرە جیاوازەکانی ئاوادانکردنەوە و خزمەت گوزاری بۆی ئەم خەڵکەش دەستی کار دروست ببێ ئاوادانکردنەوە بکرێت بۆی بە تەسەوڕی من مەسلەی موازنە کە چەند ساڵی ڕابردوو نەڕۆیشتوێک بۆ لە خەلە لە دیارەکان پێویستە لە ساڵی 2009ەوە ئەم بابەتە بە تەواوی چارەسەر بکرێت و پەرلەمانیش بە ڕۆڵی گرنگی خۆی لە پەسەندکردن و مناقشەیکردنی بودجە دکتۆر ئامانج من هاوڕیانم پێمەڵێن کاتم زۆر کەم ماوە و کۆمەڵێک پرسیاریش ماوە کە ئاراستەی جەنابتانی بکەم یەک سەبارەت بە گرێبەستەکان زۆر بە کورتی ینی بروسکە پرسیارن داوای لێبوردنەکەم بروسکە وەڵامم بیتەوە گرێبەستەکان نەمانەکەیە بن بە گرێبەست تەبان پارەکەیان ئەژمار کراوە لە 1970 ملیارە باش ینی ئەگەر دابمەزرێنرێن هیچ بارگرانیەکی تازەی دارایی لەسەر حکومەتی هەرێمی کوردستان دروست ناکەن و من خەڵکە ناسم مامۆستا برادری خۆمە 5 ساڵە گرێبەستە هەیە 7 ساڵە گرێبەستە ئەمانە هەم لە میلاک تەسبیت بوون و لە هەمان کاتیش ئاوکو باسم کرد ئەو 1970 ملیارە پارەی مانگانەی گرێبەستەکانی تەیە دیسانەوە ئەمە وابەستە ئەەکەمەوە بەچی کاکەدگار بە قانونی بودجەی ساڵی 2019 بۆ ئەوی کە تووشی ئەو ئەزمەیە ئەو قەیرانە نەبین کە لە ساڵانی پێش و ڕوویداوە و کەرتی وەزیفەی گشتی جارێکی تر بکەینەوە بە کەرتێکی وەزیفەی گشتی ڕاستەقینە ئەبێ لە قانونی بودجە دەرەجاتی وەزیفی بۆ ئەم بەڕێزانە ئیستحداد بکرێت زۆر ئەو لەوێتیان لە بەرزکردنەوە کراوە ئەڵێن کەی دەست پێ ئەکاتەوە و چ ساڵ لە چ ساڵێکەوەی گرێت بەڵێ من وەکو قانونیەک کاک دوکتۆر فرسەتیش پێم وایە و برای بەڕێزم کاگرەبازیش دوێنێ لە زۆر لە لقاءەکان ئاماژەی پێداوە پل لە بەرزکردنەوە سەرموچە کە پێ ئەڵەن علاوە ئەمانە مافێکی شایستەی جێگیری فەرمانبەرانن چ بە قانونی خزمەتی مەدەنی و چ بە قانونی موچەی فەرمانبەرانی دەوڵەتی ساڵی 2010 کە لێرە ئیشی پێ دەکەین و ئێستا ئەنجومەنی وەزیران سەرقاڵی لەگەڵ بەڕێز سەرۆکایەتی دیوان سەرقاڵی ئامادەکردنی وەزارەتی دارایی و ئابووری پرۆژەیەکن کە هەرچی زووە ئێمە دەست پێ بکەینەوە بەکردنەوەی دەست پێ کراوە بەس ئیجازەم دەست بکەینەوە بە پلە بەرزکردنەوە بەڵام وەک جاران نا ئەم جارە پلە بەرزکردنەوە دەبێت لەسەر ئەساسی کێبڕکێ بێ شەرت نییە هەرچی مودەی قانونی وەزیفەی تەواو کرد یەکسەر تۆ پلەکەی بەرزکەوە چونکە ئەمە ڕۆحی منافەسە دروستەکەی چونکە ئەگەر سەیری قانونی خدمەی مەدەنی بکەی شەرت نییە هەموو کەس کە مودەی قانونی تەواو کرد یەکسەر پلەکەی بەرزکەوە دەبێت 4 کەس مەسەرەن ئێمە هەرسێکمان معاون ملاحظ قانونین ئەگەرمانە ببینە ملاحظ قانونی ئەبێت 10 کەس منافەسە بکەن لەسەر 4 پلەی ملاحظ قانونی ئەو شوێنەش بەپێی هین ئیستحداد کرا بێت دەرەجە وەزیفە باشە کۆتا پرسیارم کە بۆ هەردووکتانە چەند گرنگە لە کابینەی نوێ کەمتر پشت بە لایەنی سیاسی و حەزبی بەسرێت زیاتر پشت بەوانە بەسترێت کە تەکنۆکراتن فعلەن ئەزانن ئەهلی اختصاسن وەکوە وترێ و ئەزانن ئیشەکان چۆن بەڕێوە بن خەڵک دیاری بکەێت پرسیارم زۆر بەدڵاگەر کاکتۆر ئیجازەمدا طبعا من لە تەجروبەی ئیشکردنی خۆم لە نزیکەی ساڵی 2000 لە ناو ئەنجومەنی وەزیرانە ئیشم کردووە ئەو ئەزمونانەی کە کاکتۆر ئاماژەی پێدا بڕوات بێ قەیران زۆر قورس بوو لەسەر خەڵک بەڵام بەدیوی شتیشات دەرفەت بوو کە زەختێک دروست بێ لەسەر سیاسیەکان لەسەر حەزابەکان کە جارێککە بیر لەوە نەکەنەوە ئەوەی کردیان لە ساڵانی پێشوو ئێستا دووبارەیکەنەوە بەخوا قەیران نەبووە کەس بیری لەوە نەکردەوە شەریکاتی عالەمی بهێنرێ بۆ تدقیقکردنی نەوت ئەگەر ئەوە نەبایە وەکو ساڵانی پێشوو بەردەوام دەبوون ئەم کەرتە وەزیفە گشتی ئەوەندەی تر بەڕاستی هەڵاوسانی تاکرا بۆیە من بەدیوەیەکی تریشە قەیران وەکو فرسەت ئەبینم ئەو تەجروبەی وڵاتانی کە باسی کرد هەمویان بە قەیران تێپەڕبوون اینجا هاتون ئیسلاحەکەەوە تەنها وڵاتی یابان دەرچێ سەیری تاریخی ئیسلاحی وڵاتانی دنیا بکە یابان نەبێ کە خۆی بەبێ قەیران ئیسلاحاتی کردووە حکومەتی بچوو کردوتەوە کردی وەزیفەی گشتی بڕۆ وڵاتە گەورەکانی و بەریتانیا و ئەمریکاش هەموو لە نەتیجەی ئەوروپا ئەو ئەزمە مالیە گەورەی کە لە ئەوروپا ڕوویدا هەموو لە نەتیجەی ئەزمە گۆڕانکاری کراوە دوو ئەوەی کە من جۆم لێ ئێستا بەڕاستی زۆر هەستەکەم ناجۆر و نەگونجاوە کە ئێستا و حیزبەکان دێن بەپێی ئەو نسبەتی کورسیانی کە لە پەرلەمان هیانە مدیر عامەکانی وەزارەتەکان تەوزیعەکان ئەم وەزیر ئەم حیزب بێ ئەڵێ من لە سەتا ئەوەندەم هەیە بێ لە سەتا ئەوەندەی هەموو مدیر عامەکانی حکوومەتم هەبێ 6 مدیر عام یەکێکی دێ ئەمە بەڕاستی پێم وانییە مدیر عام لە دنیای دەرەوە پێوترێت سیڤل سەرڤەنت یعنی ئەمانە نابێ گۆڕانکاریان تیا بکرێت تەنها پۆستی وەزیر نەبێ و پۆستە باڵاکان نەبێ کە ئەمانە پۆستی سیاسی بەڵام لە هەرێمی کوردستانیش داوا لە حزابەکانەکەم بەڕاستی بۆ وەزیر تکایە خەڵکی تەکنۆقرات بنێرن چونکە هەمیشە میزاجی وەزیر توانای وەزیر ڕنگدانەوەی دەبێت لەسەر مۆسەکە چکە وڵاتێکی مؤسساتمان نییە لە خوار وەزیرەوە خەڵکەکان هەموو تەکنۆقرات بن بۆی تەسیری نەبێ بۆیە ئەم پلانانەی کە باسیەکەین یاسای جوان پلانی باش ئەگەر خەڵکی تەکنۆقراتت نەبێت زۆر زەحمەتە بتوانین جێبەجێ بکەین بۆیە ئەم پۆستانە قابلی ئەوە نییە کە
کۆمنتی ئێوەش زۆر گرنگە چونکە ئەو وتی قەیران ئەکرێ فەرسەت بێ ئێوە خۆشتانە هاوڕام حت ئضافەیەکم لێ لەسەر قسەکانی تەنها یەک نقطە گرنگە ئێمە دەبێت لە کابینەی نوێ تێڕوانینی خۆمان و تێڕوانینی خەڵکیش لەسەر مەسئولیەت و وەرگرتنی ئیدارە و وەزیربوون و ئەمانە بگۆڕین زۆر گرنگە وەزیر بێ و سیاسی بێ و تاجریش تاجر بێ ناکرێتەوە بە پێی قوانینی نافس لە هەرێمی کوردستان کاتێک کە تۆ پۆستێکی ئیداریت باڵات وەرگرت دەبێت دەست لە کاری بازرگانی هەڵبگری نابێت لە هەمان کاتدا کۆمپانیاتە بێ و ئیحالەی تەندەرەکە بۆ خۆت بکەیت و ئەمانە حاڵەتی زۆر و زەوەن بوونە و ئەمە برینێکی قوڵ بۆ لە دەستەی ئێمەدا بۆیە دەبێت تێڕوانینی خەڵکیش لەسەر مەسئولیت بگۆڕین مەرج نییە هەموو ئەوانەی دێن و دەبنە مەسئول خەڵک وا سەیریان کە ئەمانە ئیتر مەسئولیت وەکو دۆزینەوەی کانگایەکی زێڕ وایە و ئیتر بۆ خۆ دەوڵەمەندکردە بەڕاستی ئەمەش بە چ دەکرێت بەوە دەکرێت ئەتر پرەنسیپی لەکوێت بوو ئەمە ئەکتیو بکرێ و ئەوانەی کە لە بەکونفەیەکوونێک بۆ وەرگرتنی پۆستێک لە ماوەی 4 ساڵ ژیان و گوزەران و هەموو ئەمانیان دەگۆڕە و دەبنە خاوەنی زۆر شت ئیتر پێیان گوترێ ئەمەد لەکوێ بوو و مەحاسەبە و لێپرسینەوە هەبێ بۆ ئەوەی لەمە دوای هەموو کەسیش جورئەت نەکە داوای مەسئولیت بکات بەسەراحەت ئێستا ئەو هەموو ئەو حزابانی بەشدارە بن لە حکومەت بڕۆ سەیری مەکتەب سیاسیەکانیان بکە بزانێت چەند هەزاران خەڵک تەقدیمی کردووە بەڵام ئەگەر لێپرسینەوە هەبوو مەسئولیت فعلەن بووە بارێک کە تۆ بەرامبەر خەڵک مەسئول بی و لێپرسینەوە هەبێ و سبەینێ دادگا هەبێ خەڵک خۆی لێ بزێتەوە ئەگەر بزانێت تەقدیمی مەسئولیت بکات چونکە بەڕاستی ینی من زۆر جار پێم سەیرە خەڵکێک دێت داوای مەسئولیەتی وا گەورە دەکات کە هیچ ئەزمونێک و هیچ تەجروبەیەک هیچ ئەمە بۆ وا بووە لەبەر ئەوەی لە قۆناغی ڕابردوو بۆی چووەتە سەربینیتی خەڵکێک بەبێ ئەوەی هیچ مؤهلاتێکی تێدا بێت چووە مەسئول بووە و دەوڵەمەند بووە و لێشی دەرچووە و کەسیش نەیگوتووە ماڵت لەکوێ بۆ یەک زۆر گرنگە تێڕوانینی ئەمەش بەکوێ دەکرێت لە هەموو ئەو تەجروبانەی وەکو کاکتۆریش باسی کرد ئەو وڵاتانی دنیا کە ئیسلاحیان کرد پێویستمان بەوەیە نوخبەیەکی سیاسی قاعیدێکی سیاسی بێ بە جورئەتەوە بە شێوازێکی زۆر حەدی قەراراتی گەورە بدرێ و دەبێت تیمێکی پرۆفشناڵی گەورە و گرنگ و کاریگەریش بێ هاوکار بێ لەگەڵی بێ بۆیە گرنگە ئەم تیمەی داهاتوو تیمێکی باش بێ طبعاً ئەمە بەمانایە لەم قۆناغەش و لەم کابینێش و سەرۆکی حکومەتیش و جێگری سەرۆکی حکومەت و کابینەکەشی دەستکەوتی زۆر گەورەیان بووە قۆناغی گەورەیان بڕیوە ئەمە بەڵام طبیعەتی ژیان وایە ئەمە هەمومان چاوەڕوانی باشترەکەین و دەبێت ڕوئیای ڕوونترمان هەبێ و دەبێت بەیانی بە ئەمڕۆ ڕازی نەبین دوو بەیانیش بە دوێنێ ڕازی بۆیە گرنگە بەیانیمان ڕووناکتر بێ لە ئەمڕۆ و سوود لە کەم و کوڕیەکان و لە هەموو ئەو وەزع خراپەی کە تێکەوتین وەربگرین و جارێکی تر نەگەڕێنەوە ئەم مێژوە خراپەی بەخوا و هیمەتی دڵسۆزان زۆر سوپاس دکتۆر فەرسەت زۆر سوپاس دکتۆر ئامانج بەو هیوایی کە کابینەی نوێش وەکو خەڵکی پسپۆر وەکو ئەهلی اختصاص گوێ لە ڕاستپاردەکانی ئێوە بگرێت و ئینشاءالله 4 ساڵێکی پڕ لە خۆشی و باشی بێ بۆ تەواوی وڵاتیانی هەرێمی کوردستان سوپاسی تەواویە و هاوڕێیانەکەم کە ئەمڕۆ ئەرکیان کێشا بەڵێ بینەرانی ئەزیز و خۆشەویست ئێمە لێرە بەرنمەکەمان کۆتایی پێهێنا و نزیکە بینەوە لە دواوێستگەی پاسەکە تا بەرنمەیەکی دیکەی پاسی یادگار ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادابن کاتێکی خۆش.